لە خانەی بەساڵاتوانی دهۆک بەهۆی نەبوونی جێگەوە گرفت بۆ ئەو کەسانە دروست بووە کە ناتوانن لەو خانەیە بمێننەوە و ناتوانن چیتر کەسی تر وەرگن لەسەر ئەم بابەتە ئەمێنمەوە زانیاری وەرەگرم بۆ ئەو مەبەستان میوانداری بەڕێز خەلیل میکایل بەڕێوەبەری چاودێری کۆمەڵاتی دهۆکمان کردووە کە بەڕێزیان لە دهۆکۆ لەگەڵمانن. کاک خەلیل سڵاوت لێبێت، سوپاس بۆ ئامادەبوونی سەرەتا با بزانین خانەی بەساڵاتوانی دهۆک چەند کەس لە خۆ ئەگرێت بۆ ئەو دیاری کراوە کە چەند کەس لە خانەکە بمێنەوە لە ئێستادا چەند کەس لەوێن. بله سلااو ڕێزدان باش بۆ کورسات بینەر و بیسەرپێ سەبارەت ماڵا دان عەمرا پارێزگەها دهۆکێن هەمە 27 دان عەمرت خانیێ ماڵا دان عەمرا ڤەدژین کو شوانا 15 ڕەگەزێنێرن و هەروە 12 ڕەگەزێمێنە. سەبارەت ماڵا دان عەمرا هەمی پێداویستیە ژیانێ بۆ تێنە دابینکردن و هەلبەت ئاڤاهی ماڵا دان عەمرا پارێزگەها دهۆکێ ji ber ku yê biçûke beşê zêdetirê ji vê hejmarê nayete kirin niha her dan emrekê dî eger xwedê neketin hewceyî cihekî hosa bû me cihnema ku em hîç dan emrekê dî wergirîn. باشە کاک خەلیل جگە لە خانەی بەساڵاتوان یاخود با بزانین چەند خانەی بەساڵاتوان لە دهۆک هەیە بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە پێویستیان بەوەی لەو خانانە بمێنەوە بچنە ئەو شوێنانە. والله ئێستا بەس یەک خانەی بەساڵاتوان لە سنتەرê پارێزگەها دهۆکê heye باقی qeza û nahiyê dî hîç maleka بەساڵاتوان nîne belku tenê li senterê parêzgeha dihokê me malek hep navê mala بەساڵاتوێن پارێزگەها دهۆکê. باشە ڕوویاوە کە کەسێک بێوێ بێتە خانەکە لەوێ بمێنێتەوانەوە پێویستی بۆ بێت و ناچار بێت بەڵام لەبەرەوەی ببوورە لەبەرەوەی کە شوێن نییە نەتوانن وەری بگرن. بەڵێ هەبووە هاتیە داخواست کردە کول ماڵا دان عەمران بژیتن لێژ بەر نەبوونا جihîme peywendî gel kesûkar û dewrober û cîranên twa kirîne ku em hevkarên gel wa ku carê çavê xwe bidenê heta ku delîveka cihî bû peyda bîtin yan jî lasa mal hela xweda neketin êk ji dan emrêt me heger wefat kir yan jî arîşa wî hate çarekirin û biçîte nav kesûkarê xwe wî gavê em dê çîn evî besalatçûyî îne mala besalatçûan û dê bixwedan kîn. Me birêka çavka kamîra we her wesa me daxwazî nivîsar gihandine cihêt peywendîdar ku maleka berfirehtir û moderntir û serdemyanetir bû parêzgeha dihokê bêta ava kirin nusrawêt me gehiştine cihêt peywendîdar bizanîn kanê ev kêşên darayiyên hikûmeta herêmê gel hikûmeta navendî gehne kîrî û em gejbîn ku salan nîda înşallah bîril avakirina mala dan Emran bêhde kirin bû parêzgeha dihokê. باشە کاک خەلیل دیارە کە کەسێک ئێوە بێتە خانەی بەساڵاتوان وا پێویست ئەکا ناچارەکە لە خانەکە بمێنێتەوە دیارە فشارێکی زۆریش ئەکاتە سەر خۆی ناچارە بۆ لەوێ بمێنێتەوە پێویست بۆ ناکە کە خانەی زیاتر هەبێت ماڵی زیاتر هەبێت ئەمە باشتر نییە وەگلەوەی چاوەڕێ بکرێ خوا نەخواستەیەکی لەو کەسانی کە لەوێن کۆچی دوای بکەن بۆی شوێن بۆ کەسێکی تر بدۆزرێتەوانێت تەکلیف چەندەکە بۆەوەی کە خانەیەکی تر یاخود ماڵێکی تر دروست بکرێت ئەمە زۆری ئەوێت. Meseleyê zorî ew ê helbet çünkü wextê tu bînayetekî avatkeyî ne bes bînayeteke tu dê avakeyî pêdawîstiyê bînayetîne karmendê bînayetîne bijêwa jiyana wî dan emiriye helbet wek xerciyat yan pêdawîstiyeka zor dê hebî lê min divêt xaleka dî amacê pê bide min me pê baş e ku ne bes li parêzgeha dihokê li hemî parêzgehên dî xaniyet xêrxwazî yan cêt hevbeş gel hikûmetê bêne avakirin doku hem barsivîkiyekî bû hikûmetê hem jî bibîte nerîtek wek xêrxwaz jî bên û zengîn an ku sermayedarên vî welatî jî bejdar bin avakirina vî welatî û xizmetkirina civakî her wekî ku yasayê da diyar ketin ku evê sermayedar ev sermayedare yaş ax û serwetê vî milletî û vî xelkiyê sermayedar lê hatî bûye vê ew jî bêhêt bejdar bibîtin me zor pê baş e ku xaniyên hevbeş bêne avakirin li hemî qezayet ku pêwîstî pê hebîtin da ku bişên xizmeta we dan emrêt xwedê neket kevne ser cada yan bêxwedan lê bihên hem hikûmet hem kertên taybet xwe lê bikene xwedan û nehêlin توشیوان کاراساتی جیانی ببن. باشە کاک خەلیل جگە لەوەی کە ئەو گرفتە هەیە کە شوێن نییە بۆ
ئەو کەسانی ترکە ئەیانەوێ بێنە خانەکە واتە شوێن کەمە جێگە کەمە بە شێوەیەکی گشتی سەرپەرشتیکردنی بە ساڵاتچوان لە خانەکان چۆنە لە ڕووی پاک و خاوێنی لە ڕووی سەیفتیەوە لە ڕووی بابەتی تەندروستیەوە مالا بەساڵاتچوان پارێزگەها دووکیش وی ڕووی دەمە هیچ کێماسیەک نینە نەش ڕووی خارنێ نەش ڕووی تەندروستیە نەش ڕووی مەسەلەی دەرونی چونکی مە المالت بەساڵاتچوە مە کلینیکێکە یعنی یا خاصی هەی بنگەهێکی ساخلەمی دناو ماڵە دان ئەمراندا هەمی پێدەویستیە نوانیێت چارەسەری هەروەسا پشکنینێن بەردەوامێکی پستانە خوێنەی هەروەسا عفو پستانە خوێنی و هەروەسا شەکرێت تێنەکردن بەردەوام ئەم هەر سێ هەیواجارێکی دیگەل تاقیگەها ناوەندیە پارێزگەها دۆکێ ئەم پشکینە بۆڤدان ئەمراتێن بزانین ڕەوشەوەیە تەندروستی چاوایە و گۆرەی وێ پشکینە بۆ تێتاکردن ئەم دیگەل نوشدارێت ماڵەدان ئەمراتڕی نەخارێ ئەم خشتێ خارنێتوە گۆرانکاریە تێداکەین دیفوێ پشکینە گشتی ئەوە بۆ تێتاکردن سەبارەت پاک و خەوێنی هەلبەت ما هیچ کێماسێک نینە سپاس بۆ خودێک و ئەو ستافل وێرێ کار کرد وێ ڕۆحیەتێ کار کرد و ئەvە دایک و بابێتمەنە ئەمێ خزمەتە دایک و بابێت خۆت کەنج بەروەیەکی شلای پاقیژی بەمە هیچ مشکلینە سەبارەت لاانێ دەرۆنی مە ڤەکولەرێن دەرۆنی هەنە و زمانی وات بژن توێژەرێن دەرۆنی و کۆمەڵاتی مە هەنە الوێرێژی خزمەتەواتکەن هەر گاوا تووشی تێکچوونێکە دەرۆنی بوون ویدان ئەمریتین باواشە خود بنە ژوورا خۆیان تایبەت و یان بنە ناوباخچە یان دەرتێخنەش دەرە یا پێدوی بودکەن و ناهێلن کوشلای دەرۆنی و تووشی چه ئەف دەردەسەریەت دەرۆنی ببن باشە کا خەلیل بەراورد با ساڵانی ڕابردوو ئێستا ڕێژەکە چۆنە ئەو کەسانی کە ئەیانەوێت لە خانەی بە ساڵانە چۆن بمێنەوە یاخود داوا ئەکەن کە لەوێ بمێنەوە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەکە زیاتر یاخود بە پێچوانەوە مخابنی و والله زیاتره چونکی جواکجی برف جواکی که وکریه چیتن اف وکرنا جواکی چی یاد بیته ایکش اسبابا انکو ایکش اگر کو بسالاتشو وکی جارا تعاملاوی هندا رکوپیک نبتن هلبت جماره یا زیادت بتن ویت ام بیر الهندی بکینه و کو ام جهه که برفرهتر و خانیه که باشتر بو مالادان عمران دابین بکین دا کو ام کنترولا و روشه بکین چونکی امید بینید جواکی برای یه گرتی و عشایری و اوه هدی یه صد بیتن برف جواکی که وکری چی جواکی وکری جی دائما چید بیتن قرآن که چه گشته تمنه که کو بیر جانا خو تا که کسی یا شخصیت کتن بیر الوی کسی وی دورو برای جواکی خونا کتن اوشی چید بیتن دهاتو دا استمنه کم اخنام نوا در کوین لی چی بی دهاتو دا ببیته ایکش گرفتید سرسخت جواکی باشم کا خلیل رقم جماره زیاده تر علی هاتی باشه کا خلیل تنها او کسانه دین خانه بصالاتوان که خوان داوا ئەکەن یا کەسوکارەکان ئەیان هێنن بۆ ئەوەیە خود چاودێری کۆمەڵاتی چاودێری ئەو کەسانش ئەکەن کە لەسەر جادە لەسەر شەقامەکان ئەمێنەوانێ بۆ ئەوەی کە پارێزراو بن دەیان بنە خانەی بەساڵاتچوان بله سبارت دان عمرین پارێزگاه دو که از دبیجم اگر نبری حیامه که جناب وزیر کار خاتوکستان پارێزگاه سلیمانی هلمت کرد اب خوب شوه چول دیفوان دان عمرا گر یا کو اوید بیلانه بینتن خدام که لیل پارێزگاه دو که حتی نها او بسالات شوید کو هاتینت مالا بسالات شوین دو که و او دان عمر بونه ید کو ماینه و به کسو کار یعنی کسی خونه مایه مهبو دان عمر حتی پلچارجی یعنی پلچارا یاسایجی کسو کارت خونه بوینه بویا اوید هاتینا مالا بسالات شوین پارێزگاه دو که همی او کسن اوید کو چه ری و چه مفر نماین چه کسک نمایه کو خدام بکتن بویا شنچاری پنابریه بر مالا بسالاتچوان و مالا بسالاتچوان جنه کو ایک مهبید حتی ویگاوی خوشبختانه روی ندایا کو ایک به دایکا خویان باب خود در بخی تو بیشتی هر ایدی استب خدا ناکم و هاد اینا بیتا مالا دان عمر حتی نه براستی اف تراژدی من ندید یا و ام تمنات نبینین لی همی اون اوید کو چه کسو کار نمای ماینه به خدان نشیانه خو بجی و جیانه خو پاکجیا خو خارن و خارنت خود دابین بکن ما خولی کردی خودان وقت حکومت هریما کردستان وزارت کار و کارآباری کمالات بله که خلیل میکائیل برابری چاودێری کۆمەڵایەتی دهۆک سوپاس کە لەم گەشتە لەگەڵمان ئامادە بوویت